ئێوارەی 12 مانگە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لە ڕێگەی ئاگایینامەیەکەوە هۆشداریدایە هاوڵاتیان لەسەر زۆربوونی دراوی ساختە لە بازاڕەکانی هەرێم. دەچینە بازاڕی ئاڵوگۆڕی دراو و بەدوادەچوون بۆم پرسە دەکەین. لێرە لە ڕێگەی ئامێری پێشکەوتوی ژماردنی دراو ڕێگە لە تێپەڕبوونی دراوی ساختە دەگیرێت. ئەو ئامێرانی کە لەم بازاڕانەیە دراوی پێئەژمێرێت، ینی کوالیتیان زۆر بەرزە و بە جۆرێک بەرمەجە کراون لەگەڵ دراوە ئەسڵەکەیە زۆر بە زەحمەت، ینی ئەتوانین بڵێن بە نیسبەی لە 100.01 ئەگەر لە جیازەکە تێبپەڕێت لە 100% جیاکاتەوە دراوی تەزویر لەگەڵ دراوی ئەسڵە. نەبوونی ئامێری ژماردنی دراو لە بازاڕ و شوێنەگشتەکانی دیکە دەرفەتی داوە بە دزەکردنی دراوی ساختە و مامەڵەکردن پێوەی. بۆ زانینی و ناسینەوەی ئەو جۆرە دراوانە لە دراوی ڕاستی $200 ساختە و ڕاستیمان بردە لای ئاڵوگۆڕکارێکی دراو و بەم شێوەیە چۆنەتی جاکردنەوەی باس کرد. ئێستا و $100 کە بە ڕێزت پێت بوو کەوتە ناوم بەستەوە وانە لە ناوم بەستا ئێمە بە تەجروبەی خۆمان ئەم $100 ئیستا ئەدۆزینەوە هەرکە سەیری بەئینە ئەوەتە ئێستا $100 ئەو تەزویرەیە. نیشانەکانی جاکردنەوەی دراوی ساختە لە دراوی ڕاستەقینە چین؟ نیشانەکانی یەک لەوە ئەم تەبعانە گیان ئوستازگیان ئەم دوو تەبعا سەیریکە دوو تەبعی گیان ئەمە هەر تەبعەکەی دیارە تەبعەکە هیچ ئاسەوارێکی عملی ساقی پێوە دیار نیشانەی کە کاغەزەکانیان کاغەزەکانیان بڵێ کاغەزێکی تەواو لووسامە هیچ زبریەکی تیانە بەڵام تەماشای ئەم کەم زبریانەی تیان. باوترین ئەو دراوانەی لە هەرێم و عێراق ساختەیان دێتە بازاڕەوە 25,000 و 50,000 دیناری عێراقی و $50 و $100 ئەمریکین. حاڵەتەکە لای هێزانامنیەکانی ژنامۆ نییە و ناو بەناو لە ڕێگەی ئاشکرابوونیانەوە هاوڵاتیان لەسەر مامەڵەکردن بە دراوی ساختەوە دەستگیر کراون. سێ حاڵەتمان هەبووە، یەکیان سێ تۆمەتبارمان دەستگیر کردووە نزیکەی $2 تەزویریان پێ بۆ بوو نیازمون کە لە بازاڕەکانی سلێمانی ساغیکەنەوە دەستگیرمان کردوون. دوو کەسی ترمان دەستگیر کردووە کە بڕێک پارەی جۆری عێراقی 25,000 پێ بووە ویستوانە ساغیکەنەوە ئەوشە دەستگیر کراون. تۆمەتبارێکی بە بڕێ پارەی عێراقی دیسان دەستگیر کراوە کە بەنیاز بۆ ساغی کاتۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە. بەپێی یاسای 281 لە یاسای سزادانی عێراقی بەکارهێنان و مامەڵەکردن بە دراوی ساختە سزای یاسایی بۆ دەستنیشان کراوە و ئەنجامدەری زیندانی دەکرێت. بەپێی ئامارەکانیش بە تەنها لە ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان 112 کەس لەسەر ئەو پرسە دەستگیر کراون. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.